ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلویزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕێی چەند هەواڵ. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە شاری سنە. بەڕێوەچوونی مەراسمێک بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە لە تەورێز. چاوپێکەوتنی کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵا لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردووانی ڕێگای ئازادی لە بانە. بەیاننامەی ڕێکخراوی هاوپشتی مافی مرۆڤ بۆ هەڵوەشانەوەی حوکمی سێدارە. داخوازی ئازادکرانی معلمانی بەندکراو لەلایەن ئەنجومەنی سنفی معلمانی کوردستانەوە. بەردەوامی مانگرتنی خەڵکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە بەنداوی تشرین. بەردەوامی مانگرتنی حامد قەرەوە ئۆغڵانی لە زیندانیەڤین و خۆپێشاندانی دەست بە کۆماری ئیسلامی لە شارستانی دێهدەشت. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری سنە. لە ڕۆژانی شەممە و سێشەممە 20 و 23 ڕێبەندانی 1403 هەتاوی کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی ساڵ ڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵا لە 26 ڕێبەندان ڕێوڕەسمێکیان بۆ پیرۆزبایی ئەم ڕۆژە لە دەوروبەری شاری سنە و هەروەها لە کارخانەیەکی بەرهەمهێنان لە شاری تەورێز بەڕێوەبرد. ڕێوڕەسمەکە سەرەتا بە بڵاوکردنەوەی سرودی ئەنتەرناسیۆناڵ دەستی پێکرد و دواتر خولەکێک بێدەنگی بۆ یادی هاوڕێیانی گیانبەختکردووی ڕێگای ئازادی و سۆسیالیزم ڕایگیرە. بێدەنگیەکە بە خوێندنی شێعرێک کە لەلایەن بەشداربوویەکەوە ئامادەکرا بوو شکێندرا. ئەم مەراسمە بە وتنەوەی دروشمی شۆڕژگێڕانەی بژی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بژی سۆسیالیزم کۆتایی پێهات. بەڕێوەچوونی مەراسمێک بە بۆنەی ڕۆژی کۆمەڵا لە شاری تەورێز. بە پێو ڕاپۆرت و وێنانەی بە دەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە ڕۆژی شەممە 20 ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگران و دۆستانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و هەروەها کۆمەڵێک لە کرێکارانی فیدراسیۆنە کرێکاریەکان لە شاری تەورێز لە یەکێک لە کارگاکانی بەرهەمهێنەر کۆبوونەوە و ڕێزیان لە 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە کرد. مەراسمەکە بە سرودی شۆڕژگێڕانەی پێشمەرگەی کۆمەڵا دەستی پێکرد. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی کۆمەڵا خولەکێک بێدەنگی ڕاگیرە. بێدەنگیەکە بە خوێندنەوەی شیعرێک لەلایەن یەکێک لە بەشداربووان شکێندرا و پاشان هەموو بەشداربووان بە هەڵسەنگاندنی بارودۆخی سیاسی ئێستای ناوچەکە و کوردستان و ئەگەری ئاڵوگۆڕەکان ڕۆڵی کۆمەڵەیان لە بەرچاوگرتنی ئەزموونی خەبات و تێکۆشانی زیاتر لە نیو سەدە و هەروەها جێگە و پێگەی لە ناو جەماوەری زەحمەتکێش لە کوردستان بە بەرچاو و گرنگ لێکدایەوە. لە کۆتاییدا هەموو بەشدار بووان وێ ڕایادکردنەوەی دووبارە لە هاوڕێ محەممەد حوسێن کەریمی و هەموو گیانبەختکردوانی کۆمەڵا بەڵێنیاندا تا دوا هەناسەی ژیان درێژە پێدەری ڕێبازی پڕ لە شانازیان بن. چاوپێکەوتنی کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵا لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی لە بانە. ڕۆژی دووشەممە 22 ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە شاری بانە سەردانی بنەماڵەی گیانبەختکردوانیان کرد. لەو چاوپێکەوتنەدا بۆ جارێکی دیکە لایەنگرانی کۆمەڵا جەختیان لەسەر بەردەوامی ڕێگای هاوڕێیانی گیانبەختکردو تا کاتی گەیشتن بە ئامانجەکانیان کردووە. هەروەها بەڵێنیان بە بنەماڵەی هاوڕێیانی گیانبەختکردوودا کە تا کاتی وەدیهێنانی ئامانجی جگەرگۆشەکانیان کە کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر بوو بێوچان و بە بەردەوامی درێژە پێدەری ڕێبازی پڕ لە شانازیان بن. بەیاننامەی ڕێکخراوی هاوپشتی مافی مرۆڤ بۆ هەڵوەشاندنەوەی حوکمی سێدارە. ڕێکخراوی هاوپشتی مافی مرۆڤ لە ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای پشتیوانی لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە سەپاندنی حوکمی سێدارە بەسەر پەخشان عەزیزی و وریشە مرادی و هەروەها 52 بەندکراوی دیکەی بە توندی شەرمەزار کرد. لە بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە کۆماری ئیسلامی سێدارە وەکو ئامرازێک بۆ سەرکوتی ناڕازیان بەکاردێنێت و هەروەها
تشکی خستۆتە سەر سەرکتوو لە سێدارەدانی بەندکراوان و ناڕازیان لە چەندەیە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. ئەم ڕێکخراوە داوای لە ناوەندەکانی مافی مرۆڤ و یەکێتی ئوروپا کردووە کە لە ڕێگای گوشاری دیپلۆماتیکەوە ڕێگە لە سێدارەدانی بەندکراوان بگرن و حکمی سێدارە لە ئێران هەڵبوەشێنەوە. شایانی باسە ژمارەیەکی زۆر لە بەندکراوان لە 35 بەندیخانە ئێراندا دژ بە حکمی سێدارەمانیان لە خواردن گرتووە و بەشداریان لە کارزاری سێشەمەکانی نابۆ ئێعدامدا کردووە. داخوازی ئازادکرانی معلمانی بەندکراو لەلایەن ئەنجومەنی سنفی معلمانی کوردستانەوە. ڕۆژی دووشەممە 22 ڕێبەندان ئەنجومەنی سنفی معلمانی کوردستان لە بەیاننامەیەکدا خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی زیندانی معلمانی بەندکراو بوو. ئەنجومەنی سنفی معلمانی کوردستان لە بەیاننامەیەکدا دژ بە سەپاندنی حکمی زیندان بەسەر معلمانی ناڕازی ڕاوەستاوە و خوازیاری کۆتایی هێنان بە فەزای سەرکەوتو دەست بەسەرکردنی معلمانی ناڕازی بوو. لە بەیاننامەکەدا ئاماژە بە کێشەکانی پەروەردەیی لە کوردستان وەکو واسێنان لە خوێندنی قوتابیان و هەروەها خراپی دۆخی پەروەردەیی کراوە. لە کۆتاییدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە داخوازیەکانی معلمان تاوان نین و پێویستە ڕژیم بایەخ بە داخوازیەکانی ناڕازیان بە چارەسەرکردنی کێشەکان بدات. بەردەوامی مانگرتنی خەڵکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە بەنداوی تشرین. مانگرتنی خەڵکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە بەنداوی تشرین بۆ ماوەی زۆرتر لە 33 ڕۆژە دژ بە هێرشی تورکیا و بەکرێگیراوەکانی بەردەوامە. پاش بانکێشتی خۆبەڕێوەبەری خۆسەر لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ پاراستنی بەنداوی تشرین لە هێرشەکانی تورکیا و بەکرێگیراوانی، خەڵک لە کانتۆنەکانی فڕات، جەزیر، دێرەزور، ڕەقا و تەبقا بەردەوام و ڕۆژانە ڕەوانەی بەنداوی تشرین بوون. ئەمانگرتنە کە بۆ ماوەی 33 ڕۆژە بەردەوامە بارەها بۆتە ئامانجی هێرشی ئاسمانی تورکیا و لە ئەنجامی هێرشەکاندا لانیکەم 24 کەس گیانیان لە دەستاوە کە ژمارەیەکیان منداڵن و زیاتر لە 200 کەس بریندار بوون. بەردەوامی مانگرتنی حامید قەراوەغڵانی لە زیندانیەڤین. حامید قەراوەغڵانی چالاکی خوێندکاری بۆ ماوەی زۆرتر لە 1 مانگە دژ بە پێنەدانی مەرەخەسی دەرمانی و ئازادی بە مەرج مانی لە خواردن گرتووە. ناوبراو بەهۆی خراپی دۆخی تەندروستی ڕەوانەی بێداری زیندان و پاشان نەخۆشخانە کرابوو. پاشگەڕانەوەی بۆ زیندان درێژەی بە مانگرتنەکەی خۆیدا. ئەو چالاکوانە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و ئەندامەتی لە یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم 13 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. خۆپێشاندانی دژ بە کۆماری ئیسلامی لە شارستانی دێهدەشت. شەوی یەکشەممە 21 ڕێبەندان لە شارستانی دێهدەشتی سەر بە پارێزگای کۆکگیلۆیە و بۆیە ڕەحمەد خەڵک دژ بە دەسەڵاتی ڕژیم ڕاپەڕیوە و ڕژاونە سەر شەقامەکان. بەپێی ئەو ڤیدیۆیانە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراونەتەوە لاوانی شاری دێهدەشت دژ بە زوڵم و دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی بۆ دووهەمین شەوی بەردەوام ڕژانە سەر شەقامەکان. خۆپێشاندەران بەکردنەوەی ئاگر لە سەرجادەکانی شارەکەیان بەکردنەوەی ئاگرجادەکانی شارەکەیان داخستووە و داوای خۆپێشاندانی سەرانسەریان کردووە. کۆماری ئیسلامی بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی هەواڵەکە ئینتەرنێتی پچڕاندووە، بەڵام سەرڕای سەرکوتی خەڵک لەلایەن ڕژیمەوە بەردەوامن لە ناڕەزایەتی. جێگەی ئاماژەیە لە نێوان خۆپێشاندەران و هێزەکانی سەرکوتی کۆماری ئیسلامیدا تێکەڵچوون ڕوویداوە. ڕاگررتنی ڕەزا ڕەمەزانزادە لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان. ڕەزا ڕەمەزانزادە بەندکراوی سیاسی لە زیندانی تاران لە کاتی بەندکرانیەوە لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکانی ئەو زیندانەدا ڕاگیراوە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ئەو چالاکوانە سیاسیە ڕۆژی 30 خەزەڵوەری ئەم ساڵ بۆ تێپەڕکردنی حکمی 18 مانگ زیندان کە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە نایارەکانی کۆماری ئیسلامی بەسەریدا سەپێنرا بوو دەست بەسەر کرا. ناوبراو لە کاتی دەست بەسەرکرانیەوە لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان ڕاگیراوە و لە دۆخێکی خراپی تەندروستیدا دەژیت. سازکردنی دۆسیەی نوێ بۆ تومات ساڵحی. تومات ساڵحی هونەرمەند و بەندکراوی پێشوو بە بڵاوکردنەوەی پۆستێک لە ماڵپەڕی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕاگەیاند کە دۆسیەکی نوێی بۆ ساز کراوە.
ناوبراو کە ماوەیەکی زۆر نییە لە زیندانی دەستگردی ئیسفەهان ئازادکراوە ڕایگەیاندووە ناوەندە قەزایەکانی کۆماری ئیسلامی دۆسیەیەکی نوێیان بۆ ساز کردووە و بۆ ڕێکەوتی 30 ڕێبەندان بانکێشتی دادگا کراوە بەڵام هێشتا تۆمەتەکانی بۆ ڕوون نەکراوەتەوە. ڕووخاندنی خانووی خەڵک لە چابەهار لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە. ڕۆژی یەکشەممە و دووشەممە 21 و 22 ڕێبەندانی 1403 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی لە چابەهار هێرشیان کردوتە سەر خانووی دانیشتوانی ناوچەی هوتاوات لە چابەهار و هەوڵی ڕووخاندنی خانووی دانیشتوانیان داوە. هێزەکانی کۆماری ئیسلامی سەرەڕای بێڕێزی بە دانیشتوانی ناوچەکە دەستیان بەسەر کەلوپەلی خەڵکیشدا گرتووە و هێرشیان کردوتە سەر ناڕازیان. ئەم کردەوانی ڕژیم بەهۆی بەرفراوانکردنی پرۆژەی کەناراوی ماکران و کۆچی دانیشتوانی ناوچەکە ئەنجامدراوە. خەڵک دشت بە ئەم کردەوەی ڕژیم ڕژانە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی. پاش هێرشی دڕندانەی هێزەکانی پۆلیس چەند کەس بریندار بوون و بڵاوەیان پێکراوە. داخرانی چەندین ناوەندی خوێندن و پیشەیی بەهۆی نەبوونی سوتەمەنی. قەیرانی وزە لە ئێران بۆتە هۆکاری پشودانی بەربڵاوی فەرمانگەکان، قوتابخانەکان و زانکۆکان لە چەند پارێزگا و داخرانی چەند ناوەندی پیشەیی. بەهۆی بوونی قەیرانی وزە لە ئێران فەرمانگەکان، قوتابخانەکان و زانکۆکان لە وستانەکانی خوراسانی باکوور، خوراسانی باشوور، خوراسانی ڕەزەوی، مازەندەران و سمنان بۆ ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندانی 1403 بە تەواوی دادەخرێن. داخستنی کاروبار و بازار لە شارەکان هاوکات لەگەڵ خراپی دۆخی ژیان و معیشەتی خەڵک گوشارێکی چەند هێندەی بەسەر دانیشتوانی ئەوستانە داهێناوە و دۆخی ژیانیانی ئێژگار خراپتر کردووە. بە پێی ئامارە فەرمیەکان 75% خەڵک لەژێر هێڵی هەژاریدا دەژین و توانای دابینکردنی بژێوی بنەماڵەکانیان نییە. کۆبوونەوەی ناڕەزایی ئێرانیانی دانیشتووی لەندەن لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم. ڕۆژی دووشەممە 22 ڕێبەندان ئێرانیانی دانیشتووی شاری لەندەن لە ساڵوەگەڕی شۆڕشی 57دا لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم کۆبوونەوە و بە وتنەوەی دروشمۆڵکردنی پلاکارد خوازیاری ڕووخاندنی حکوومەتی کۆماری ئیسلامی بوون. ناڕازیان بە وتنەوەی دروشمی ژیان ئازادی، مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی، بڕوخێ حکوومەتی ئیسلامی، خوازیاری هەڵوەشاندنەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها سزادانی تاوانباران لە ناو ڕژیمدا بوون. ناڕازیان جەختیان لەسەرەوە کردەوە کە تا کاتی هەڵوەشاندنەوەی کۆماری ئیسلامی بەردەوامە بن لە ناڕازایەتی و هەروەها پشتیوانی خۆیان بۆ بەندکراوانەی سیاسی ڕاگەیاند. وا دوایین هەواڵمان سەبارتە بە گۆڕانی پیلانی گواستنەوەی دیلەکانی شەڕ لەلایەن حەماسەوە. بەشی نظامی حەماس ڕایگەیاند کە گواستنەوەی دیلەکانی شەڕ کە بۆ ڕۆژی شەممە پلانی بۆ داڕێژرا بوو بەهۆی پێشێلکردنی ڕێکەوتنامەکە لەلایەن ئیسرائیلەوە ڕایگیرا. گروپی ئیسلامگەرەی حەماس لە بەردەوامی وتەکانیدا ڕایگەیاند کە تا کاتی گەیشتن بە ڕۆژی گواستنەوەی دیلەکانی شەڕ هێشتا دەرفەتی وتوێش هەیە و دەرگای دیپلۆماسیمان دانەخستووە. حەماس ئیسرائیلی بە ڕێگری لە گەیشتنی یارمەتیە مرۆیەکان بۆ غەزە و هەروەها گەڕانەوەی پەنابەران تۆمەتبار کردووە. ئەمە لە کاتێکدایە کە وەزیری پاراستنی ئیسرائیل ئەم تۆمەتانەی ڕەت کردوێتەوە و حەماسی بە پێشێلکردنی ڕێکەوتنامەی ئاگربەستەکە تۆمەتبار کردووە. جێگای ئاماژەیە دانیشتوانی ناوچەکە هێشتا لە دۆخێکی خراپدا ژیان بەسەرە بن و لەسرە تایترین پێداویستیە دەرمانیەکانیان بێبەش. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.